الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد أماننا قاعد أمخرجنا أماننا قاعد وش همتان الله أكبر قال ما نبلنا بيكو هذا هم لازم الله أكبر نكاون سنتي كي جوري استا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر
لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر
لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر
أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر ولله الحمد. ومن دونهما جنتان فبأي آلاء. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. برابر ڕێزەکانم دیارە سنەتی پێغەمبەری خواوایە عەلەیهی السەڵات وەسەلام یەکەم جار نوێژەکەین. نوێژی جێژن 2 ڕکاتە هەروەکو نوێژەکانی تر، بەڵام لە ڕکاتی یەکەم
دعاء الله أكبر وخوندني دعاء افتتاح أو كدعاء افتتاح زاني السنة دعاء وحوت الله أكبر كين لبيني هر الله أكبر كالسنة أندازيك بوستي إيوه هيج نالين أجر كسيك بأسباي لبرخوي وتي سبحان الله الحمد لله لا إله إلا الله والله أكبر زور باشا نيشي لي إمالي لا إخوانين بو إيوه أنوسري لبرو بيوس ناكا دنگ برس كانو هر كس لا أستي خوي دنگ برس كاتو بس بو الله أكبر كان والسنة شف المدي صحيح لسلك إنسان لبين الله أكبر كان درس بس كاتو دركاتي دومي شاكا هلا سينوا بينجار تكبيراتك دعاء أوا خذ بقى أخوان ريته خواهي پروردگار عبادت و طاعتی همولا قبول کا و دسکین بنیوش کرده اوها نیت نيجي ججنك كان ريخان بين كان ترخنون الله أكبر الله أكبر سبحان الله الله أكبر الله أكبر الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر الله أكبر سبحان الله الله أكبر الله أكبر نعوذ بالله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى الله أكبر سمع الله حميده لك الحمد حمدا
الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله الله أكبر. سبحان الله والحمد إلا الله والله أكبر. الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مصفوفة وزرابي مبثوثة أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. كما صليت على السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. الله
الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان برایان و خوشکان جەژنی پیرۆزی ڕەمەزانتان پیرۆز بێ. خوای پەروەردگار هەرچیمان کردووە لە عیبادەت و تاعەت لە هەمومانی قبوڵکا و گوناه و تاوانەکانیشماندا پۆشێ و لێمان خۆش بێ و یارمەتیمامدا کە دوور بین لە گوناه و تاوان و غەم و خەفەت و کێشە و دەرد و نەخۆشی. خوای پەروەردگار لە قورئانە فەرموویەتی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوای پەروەردگارە فەرمێ هەر کەسێک دروشم و نیشانەکانی خوای پەروەردگار بە گەورە و مەزن تەماشاکە و بزانێ ئەوە نیشانەی وایە ئەو کەسە دیندار و لە خوا ترسە. جەژن لای ئێمەی موسڵمان یەکێکە لە هەرە دروشمە گەورەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی تایبەتی پێداوە و ئێمەی موسڵمانیش بە درێژایی مێژووی خۆمان گرنگیمان بە ڕۆژانی جەژن داوە و گرنگیشی پێدەین بە ئیزنی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی للصائمی فەرحەتان. ئەو کەسەی کە بە ڕۆژوو بووە لە مانگی ڕەمەزانە دیارە مرۆڤەکان دوو جۆرن، جۆرێکیان بە ڕۆژوو بوون و تاعەتیان کردووە، ئەمە دڵخۆشە جەژنیشی ئەوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ڕۆژوان دوو خۆشحاڵی هەیە. خۆشحاڵی یەکەمیان کە ڕۆژۆکەی ئەشکێنێ و ئەم جەژنیش پێوترێ جەژنی فیتر. بۆیە سونەت وایە ئینسان کە دێ بۆ نوێژی جەژن شتێک بخوا واتە ئێمە ئەمڕۆ بە ڕۆژوو نابین، حرام و نادروستە ئینسان لە ڕۆژی جەژنا بە ڕۆژوو بێ کە ڕۆژی جەژنی ڕەمەزان لە شەرعی شاتەنا ڕۆژێک. بۆیە ئێمە خۆشحاڵیەکمان هەیە ئەوەی کە ئەهلی ڕۆژوو تاعەت و شەو نوێژ و قورئان و زیکر و بەخشین بووە. خەڵکێکی تریش کە دوور بووە لەمانە ئەوە بەدبەخت و نەکبەتی پێ بڕێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی شەقیە عەبد ئەدرەکە ڕەمەضان فانسەلەخ منه فەلەم یغفەر لەه. بەدبەخت و ماڵوێرانە و کەسەیە کە مانگی ڕەمەزان دێ بەسەریا و کارێک ناکا خوای پەروەردگار لێی خۆش بێ. ئەوە هەر عەیبیشە جەژن کا و باسی جەژن کا، ئەوا بێ گریانی بێ. هەندێک لە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەزای خوایش لە ئەسحاب بێ لە شەوی جەژنا دائەنیشتن ئەیان و نازانین خوا عیبادەت و تاعەتەکانی قبول کردوین تا پیرۆزبایی لە خۆمان کەین یا لێمانی قبول نەکردووە تا تەعزیەباری لە خۆمان کەین. ئەوە کەسێک عیبادەت و تاعەتی کردبێ ئەبێ حاڵی وابێ. دێ ئەگەر کەسێک ڕۆژێک بە ڕۆژوو نەبوو بێ بەبێ پاساوی شەرعی ئەوانەی کە عوزریان هەیە ڕۆژۆکەیان بۆ ئەنووسرێ. کەسێک بە ڕۆژوو نەبوو بێ عیبە باسی جەژن کە، عیبە بڵێ جەژن جەژنی منە، جەژن جەژنی ئەو نییە. جەژنی کەسێکە کە ئیمامی عەلی بە کابرای فەرموو ئیمامی عەلی لە ڕۆژی جەژنا نانێکی وشکی پێ بوو لەگەڵ ئاوای خوارد تەبیعی، بەڵام دروشمەکە مەزن بوو لە لای خەلیفەی موسڵمانانیش بوو.
پیاوێک هات بۆ لای پێی سەیر بووتی ئەوە چییە ئیمامی عەلی لە ڕۆژی جەژنە نانێکی وشک و ئەوانە فەرمووی جەژنی ئەو کەسەیە کە ڕۆژ و تاعەتەکەی قەبوڵە کە هەوڵ و کۆششەکەی لە لای خوای پەروەردگار وەرگیراوە جەژنی ئەو کەسەیە بۆیە بەڕێزەکانم مانای وانییە کە ئێمە هەواڵ ناخۆش بێ وەزع و زروف ناخۆش بێ پارە لە گیرفانمانە نەبێت جەژن نەکەین شتی وانییە لە ئیسلامە ئەو کەسەی تاعەتی کردووە دەوڵەمەنە یا فەقیرە پارەی هەیە یانیەتی موچەی وەرگرتووە یا وەری نەگرتووە هەواڵ خۆشە یا ناخۆشە ئەو جەژنێتی نەک دەرگای شارەکانی لێداخرێت دەرگای ماڵەکەی خۆشی لێداخرێت جەژنێتی چونکە خوای پەروەردگار لێی خۆش بووە خەڵاتی لێ خۆشبوونەکەی هەیە بەڵام ئەوەی کە عیبادەت و تاعەتی نەکردووە ئەوە نەک شار و پارێزگاکان بگەڕێ هەرچیەک پابچێتە سەر مانگیش جەژنی نییە ئەو کەسە بۆیە پێویستە ئەمە ڕاستکەینەوە جەژنی ئەو کەسەیە کە عیبادەت و تاعەتی بۆ خوای پەروەردگار کردووە و دوعایش کا کە خوای پەروەردگار جەژنەکەی لێ قبول کە ئەزان جەژنە پیرۆزە لە ئیسلاما چۆن نەکرێ هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەم شێوازەیان وتوە تەقەبەڵ الله منا ومنکم خوای پەروەردگار تاعەتی هەموو لایەکمان قبول کە ئەوە جەژنە پیرۆزەیە بۆ ئەمە وتراوە بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان هەمیشە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە باش بێ ئاگای لە خوای پەروەردگار بێ نەوەک لە جەژنا خوای پەروەردگاری بیرچێتەوە گرنگە ئێمەی مسلمان کە لە ڕۆژانی جەژنە چی بکەین دیارە پێشکردنی ئێمە جەژن لە ئیسلامە بۆ چی دانراوە چەند ئامانجێکی سەرەکی هەیە لە جەژنە یەکەمیان شکرانەی خوایە بەڕێزەکانم خوای پەروەردگار هیدایەتی داوی مانگێک عیبادەت و تاعەت بۆ خوا کردووە شکرانەی خوا دەربڕا بۆیە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وەلیتوکمیلوا العیدە وەلیتوکەبروا الله عەلی ما هەداکم وەلەعەلەکم تەشکورون خوا فەرمێ جەژنی ڕەمەزانتان تەواو کرد مانگێکتان تەواو کرد جا مانگ یا 29 یاسیە ئەفەرمێ تەکبیرات بکەن تەکبیراتی جەژنی ڕەمەزان لە نوێژی مەغریب بۆ دەست پێکات تا نوێژی جەژن کە نوێژی جەژنمان کرد تەکبیرات نامێنێ الله ئەکبەر گوتنەکان ئەوەی کە جۆمان لێ بووە سوپاس بۆ خوای پەروەردگار وەلەعەلەکم تەشکورون ئەمجا سوپاسی خوای پەروەردگار بکەن بۆیە زۆر حەقی خۆیەتی ئەمە ئەمڕۆ زۆر دڵمان خۆش بێ ئەوەی کە ئەهلی جومعە و جەماعەت و خێر بووە دوعای بکات و سوپاسی خوای پەروەردگار بکات کە خوایە لێو بەزیاد بێ کە یارمەتی منەدا کە تاعەتم کرد ڕۆژی شەشەڵان بۆچی دانراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەوەی کە مانگی ڕەمەزان بگرێ و 6 مانگیش لە ڕۆژەکانی مانگی شەوال بە ڕۆژوو بێ وەکو وایە ساڵەکە بە ڕۆژوو بێ بوو ئەوەیش جۆرێکە لە شکرانەکردنی خوایە تۆ یارمەتی منەدا کە توانی مانگێک بە ڕۆژوو بم ئێستەیش بە زیادەوە بۆت بە ڕۆژووە بم و من هەمیشە پەیوەندیم لەگەڵ تۆیا باشە بۆیە ئینسان دەتوانێت لە سبەیەوە بە ڕۆژوو بێ توانێت لە سبەی کە ڕۆژی دووشەمەی ئینسان نەتوانێت دەستکا بە ڕۆژەکانی بۆی هەمیشە لەگەڵ خوای پەروەردگارە بینی باش بێ و خوای پەروەردگاریش زیاتر دەروی خێری لێ بکاتەوە ئەمە لەگەڵ خوایە ڕۆژوو ئامانجی ڕۆژوو لەگەڵ خۆمانە دڵخۆشکردنمانە خوا پێی خۆش هەمیشە بەندەکان دڵیان خۆش بێ شەیتانیش بە پێچەوانەوە ئیبن القەیمە فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ شەیتان زۆری پێخۆشە موسڵمان خەفەت بخوا بۆیە بەڕێزەکانم وەکوتم دەنگ و باس هەرچییە تۆ خەفەت مەخۆ لەم ڕۆژەیە بۆ لە ئیسلامە زۆر داکۆچی کراوەتەوە ئەڵێ لە ڕۆژی جەژنە تەعزیە تازە مەکەنەوە بۆ لەبەرەوە ناکرێت تۆ لە ڕۆژی جەژنە ڕۆژی خۆشی دەربڕینە بیت تەعزیە دانیتەوە کە کارێکی ناپەسەند و زۆر خراپە و بیدعەیەکی زۆر گەورەیە بۆ ئەمێ لەبەرەوەی ئینسانی موسڵمان ئەبێ دڵی خۆی خۆشکە با عەزیزترین کەسیشی مردبێ خۆ بەوەی کە تۆ دڵی خۆت ناخۆشەکەی نەمردووەکەت دێتەوە نەخێریشت بۆ نووسێ نەخێریش بۆ مردووەکە ئاچێت نە پیاوەتیشە بۆیە پیاوەتی و دینداری ئەوەیە کە ئینسان با تەعزیەیشی هەبێ با هەر هەواڵێکی ناخۆشیش هەبێ لە ڕۆژی جەژنە دڵی خۆت ناخۆش مەکە خوای پەروەردگار ئەمەی پێ خۆش نییە ئەم خۆشحاڵیە لە ئیسلام ئاڵێ زیادی کەن بەچی بەوەی کە سەردانی یەکتری بکەن تەوقە لەگەڵ یەکترا بکەن کەسێک کە نەخۆشەوەر بۆ خۆی دروست نێ بێتە ناو کۆڕ و کۆمەڵ بەڵام ئەوە ڕاست نییە تۆ تەوقە لەگەڵ یەکتریانەکەی تو ئاوا دوورا و دوور تەوقە لەگەڵ یەکترا بکەن خۆشحاڵی دەربڕن لەگەڵ یەکترا جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن بچن بۆ ماڵی یەکتر ئەوەی کە لە توانە و تاقەتانە هەیە بۆیە
گرنگە ئێمەی مسلمان لەو ڕۆژگارەیە لە ڕۆژی جەژنا بە تایبەت کە یەک ڕۆژێک کە دڵی خۆمان خۆشکەین ئەمجا ئیدخال السرور على المسلمین کە ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام مەفەرمێ کردەوەیەکی زۆر باش. دڵی مناڵەکانتان خۆشکەن، دڵی دراوسێکانتان خۆشکەن، دڵی فەقیر و هەژارەکان خۆشکەن، هەرچی ئەوەی کە کردویشتانە لە مانگی ڕەمەزانە و لە زەکاتی سەرفترەیە هەموو دڵخۆشکردنی فەقیر و هەژارە، بەڵام زیاتر ئەو کەسەی کە ئەزانی کەس ناچێ بۆ ماڵی بچۆ بۆ ماڵی ئەو دڵی خۆشکە، ئەمە ئامانجی جەژنە کە دیارە ئەوەیتر ئامانجی کۆمەڵایەتیش لە جەژنا هەیە. خوای پەروەردگار پێی خۆشە ئێمە هەمیشە بینمان خۆش بێ لەگەڵ یەکترا. خوای پێی خۆش نییە تاکەکان مرۆڤەکان بینیان ناخۆش بێ. خوای پەروەردگار پێی خۆشە هەمیشە لەگەڵ یەکترا خۆشحاڵ بین. بۆیە گرنگە ئێمە لە ڕۆژی جەژنا دڵمان خاوێن کەینەوە بەرامبەر بە یەکتر، دوعا بکەین خوا دڵمان پاک کاتەوە بەرامبەر بە هەموو مسلمانێک. لە لای خۆتەوە بڕیار بدە کە گەردنی هەرچی مسلمانەیە ئازا بێ. جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانێک بکە، ئەوەی دەست پێگا دەمت پێگا، ئەوەی کە دەست پێ ناگا. ئێستا خوای پەروەردگار ئالەت و ئامێرێکی بۆ داناوی ئەتوانی لە ڕێگایانەوە جەژنە پیرۆزە بکەیت. لەم ڕۆژەیە چی بکرێ باشە؟ باشترین شت نوێژە. نوێژی جەژن بۆ زانینتان لەم کاتەوەیە، یعنی لەو کاتێک کە پێی ئەوترێ گزنگ خۆر دەرەچێ شروق تاوەکو نوێژی نیوەڕۆ نوێژی جەژن نەمێنێ. کەسێک لە ماڵەوەی کەسێک لە شوێنێکایە نەیتوانی و ئامادەی نوێژی جەژن بێ کە ئەوە فەرزە لەسەر کەسێک کە عوزر و پاساوی نەبێ ئامادەی نوێژی جەژن بێ. کەسێ نەیتوانێت لە ماڵەوتانی ڕۆ نوێژەکەی جەژنی بکا و دوو ڕکات نوێژەکە و ئەگەر ئەڵڵاهو ئەکبەرەکانشی نەزانی گونەحبار نابێ. دووەم، ئینسان سونەتە لە ڕۆژی جەژنا کە لە ڕێگەیەکەوە هاتن لە ڕێگەیەکی ترەوە بڕۆنەوە و سونەتیشە ئینسان بە پیادە بێ. ئەگەر چی ماشەڵڵا سەیارە زۆر هاتووەوانە، بەڵام ئەتوانی ئەگەر سەیارەکەی شت پێ لە چۆوە هاتی لەوێ مەڕۆرەوە. ئەو سونەتەی جێبەجێکە. ئەوە هەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دڵی زۆرترین خەڵکی خۆش کردووە لەگەڵ ڕەکوبانەکەیە کە لە دوو ڕێگەی جیاوە هاتووە ڕۆیشتووە. هەم ئیزدیحام و خەرەباڵغیش نایەڵێ و ئامانجی تریشی هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو سونەتەی جێبەجێ کردووە. و وەکوتمان دڵی یەکتر خۆشکردن و گەردنی یەکتر ئازاکردن و کردنی نوێژەکان و ئاگابوونیش لە فەرزەکان. چی نەکرێ لەو ڕۆژەیە؟ خۆمان لە چی بپارێزین؟ خۆت لە ڕق و بوغز و چینەوەمانە بپارێزە، چکە لەگەڵ پەیامی ڕۆژ و نوێژ و تاعەت و ئانەیە ناگونجێ. ڕق لە کەسێکە ئەو دراوسێم سڵاوم لێ ناکە، هەر ناچم بەلایە، ئەوە جایز نییە. ئەو خزمەم قسەی لەگەڵانە کردم، زوڵمی لێ کردم، چۆن تەلەفۆنی بۆ کەم، چۆن ئەوانە جایز نییە. بەڕێزەکانم ئێمە ئەبێ ڕۆژوو جەژن فێری ئەوەمان کا دڵمان زۆر گەورە بێ، کامە لەگەڵ تابینی خۆش نییە یەکەم جا تەلەفۆن بۆ ئەو کە بچۆ بۆ ماڵی ئەوە. ئەوە پیاوەتی و دینداری و مەردایەتیەوە خوای پەروەردگاریش ئەوەی پێخۆشە. بۆیە ڕق و بوغز و چینە لە دڵ و دەروون تا دەرکە. خۆ بپارێزە لە ئیسراف و زیادڕەویکردن لە ڕۆژانی جەژنە. خوای پەروەردگار زیادڕەوی پێخۆش نییە. و خۆ بپارێزە لە هەر شتێک کە پێچەوانەی فەرمانی خوا و پێغەمبەر و عەلەیهی سەڵاتو وسەلام پەیامی ئەو مانگە پیرۆزەیە. یعنی زۆر نامەعقولە تۆ مانگێک تەوبەت کردووە و بە ڕۆژوو بووی و خۆت داپۆشیوە و ئێستا هەموو ئەوانە واز لێبێنی، ئەوە بەڕاستی کارێکی باش نییە. ئینسانی مسلمان پێویستە ئاگادار بێ، ئاگاتان لە مناڵەکانتان بێ، وەکوتم تا ئەتوانی دڵی مناڵ خۆشکەن لەو ڕۆژگارێ، بەڵام بە گوناه و تاوان نا، بە شتێک ناکە عەزێتی دراوسەی تیا بێ، بە شتێک ناکە زەرەر و زیان هەیە بۆ خۆیان بۆ دەوروبەریان. ئاگاتان لە خاو خێزانتان بێ، دڵیان خۆشکەن، بەڵام ئاگاداریان کەنەوە لەوەی کە شتێک نەکەن لەو ڕۆژگارەیە سەرپێچی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵاتو وسەلام. خوای پەروەردگار جەژن لە هەموو لایەک پیرۆز کا و تاعەتی هەموو لایەکمان قبول کا و خوای پەروەردگار لێ پاڕێنەوە کە وڵاتی ئێمە و سەرجەم وڵاتی مسلمانان پڕکا لە خێر و خۆشی. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بی، هەمیشە چاکە و چاکەکار بین. خوای ئەو براو خوشکانی تەوبەیان کردو لە مانگی ڕەمەزانە ئیستیقامەت و بەردەوامیان پێ بدەی. خوای ئەوانەی نەیانتوانی و لەبەر نەخۆشی لەبەر هەر عوزرێکی تر بە ڕۆژوو بن، خوای پەروەردگار ئەجر و پاداشتی مانگی ڕەمەزانیان بەنسیب بکەی. خوای لە دایک و باوکمان خۆش بی، لە کەس و کار و دۆست و ئەحبابمان خۆش بی، لە ئەهلی ئەم مزگەوت و گەڕەکە خۆش بی. جەژنە پیرۆزەمان هەیە بۆ ئەم براو خوشکە بەڕێزانەی لەو مزگەوتەیان، لەو گەڕەکەیان، لەو شارەیان، لەو وڵاتەیان، لە سەرجەم مسلمانان. خوای پەروەردگار عیبادەتی هەموو لایەک قبولکە. ئێمە وەکو عادەتی مزگەوتی خۆمان ساڵانە جەژنە پیرۆزاکەین بەڕیز ئەوەی کە پێی خۆش ببمێنێتەوە، لە خزمەتی ئابین، یەکتری ئەبینین و تعویزی کاتێکی زۆرمان بۆکە، ئەوشی کە کارێکی زەروری هەیە توانێ ئیسراحەتی خۆی وەرگێ. خوای پەروەردگار جەژنتان پیرۆزکا و تاعەتان قبولکە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.